دوا بە دوای ئەمە پرۆگرامی کورسات کوردەواریمان هەیە کە خۆتانەزانن شەو ناشەوێت کاتژمێر 7 ئێوارە ئەبێتە میوانی ماڵەکانتان ئێوەژ ئەتوانن لە ڕێگای ئەو زانیاریە کوردەواریانی کە هەتانە پەیوەندی بکەم بە پرۆگرامەکە و خەڵاتی بەرنامەکە بەدەست بهێنن. دوا بە دوای پرۆگرامی کورسات کوردەواری کورسات دراما کوردیەکانی لەبیر نەکردووە کاتژمێر 8 ئێوە ئەتوانن بینەری درامای باڵەخانە بن. سەرکەوتۆ ئەم درامایە بینیوە ئەم شەو سێم ئەڵقەی ئەم درامایە پێشکەشەکرێت. من سەرەتا دەستخۆشی لە دەرهێنەر و تەواوی ئەکتەر و ستافی ئەم درامایەکە من خۆم بینەری بووم. ئێمە دوو هەڵقەیمان بینیوە پرسیارێک دروست بوو لای هاوڵاتیان لەوەی کە من حەزم کە مناقەشەی کەم لەگەڵ تۆیە جارێ ئەمە یەکەم و دووەم هەڵقەیە با بەردەوام بین لە بینینی چیرۆکەکە زیاتر بێتە ناومانەوە ئەو کاتە هەستی پێکەین کە چیرۆکەکە بەرەو چۆمانە بە هیوادارین کە بینەری بن چونکە بێگومان بابەتێکی جیاوازتر ئەبێت. زۆر ڕاستە دەست خۆش بە بگومان کاتژمێر 9 لە دوای درامای باڵەخانە پرۆگرامی زانین زۆن هەیە. ئەم شەو کێبڕکیەکی ئەکادمی لە نێوان هەریەک لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان و زانکۆی ئەمریکی بەڕێواچێت بۆیە ئومێدەکەم کاتژمێرنەوە بینەری ئەو کێبڕکیە زانستیە بین با بزانین کام لە زانکۆکان ئەبنا براوە ئەم شەو. کاتژمێر بگومان کاتژمێر 11مان هەیە کە درامای کۆریە ئێوەی عزیز ئەتوانن بینەری دراما کۆریەکەش بن. هەروەها بیریشمان لە چێ بگومان هەتا کاتژمێر 3:30 شەویش ئێمە لە پاشێویشا پرۆگرامێکمان بۆ ئێوەی عزیز ئامادە کردووە کە ئەتوانن بەدەم پاشێوکردن و نانخواردنەوە بینەری ستایشی ڕەمەزان بن کە کۆمەڵێک بابەتی زۆر باشی تایە. ئەمە تاوی ئەو پرۆگرامانەیە کە ئەم ساڵ بۆ ڕەمەزان لە شاشە جوان و ڕەنگینەکەی کورساتەوە ئێوە بینەریە بن. اینجا هەوڵی ئەومان ناوە ڕۆژانە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیە ستافی ئەو پرۆگرامانە بەسەر بکەینەوە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەبنە میوانی ماڵەکانمان بۆ ئەمڕۆ پرۆگرامی کورسات کوردەواری ستافی پرۆگرامی کورسات کوردەواری و پێشکەشکاری ئەو پرۆگرامە ئاری عومەر لامان ئامادە بێت بۆ ئەوەی کا قسەمان لەسەر ناوڕۆکی پرۆگرامەکە و ئەو سپرایزانە بۆ بکات کە لە کورسات کوردەواریە هەیە. فەرمواری ماڵی خۆتاڵی بڕۆم ئاری هاتووە بۆ لامان لە ماڵەوە ئاری لە ماڵەوە ئاری لە بەرنامە سڵاواری بەخێر بێ بۆ لە خۆ کردووە تم ئاری هاتووە بۆ لامان چی بوو هێناوین بە هەکبەی پڕڕە باشە ئەمە چی ئاری ئەمە چی پێڵە ئێ باشە بۆستە خەڵاتی هەیە چەنە خەڵاتەکەی ناخواردنی نێوڕۆ ڕەمەزانە ناخواردنی ڕۆی ئێوارە بەڕاست ئێوارە لە ماڵ و نانەخۆت من ئێوارە لە ماڵەوە حەزەکەم بەربان داوەتێک لە دوای ڕەمەزان خەڵاتی هەیە چیە خەڵاتەکە ئەمە چی پێڵە منەی زانم هاکبە نه من ئەوازانەوەگەتری بس خەڵاتەکەی چێ بجارە جا خۆمش فەقیر نیمەوە کە تورەکە سواڵی پێڵەن هە لە بەرنامەکەی خۆتە ئەمە تورەکە چی تورەکە سواڵی شتێکی وای پێڵەن دەنە خێرەوە نیە خەڵاتی بەڕا ئەی چییە بەو کەشکۆڵە ئەمە چی پێڵە ئەمە کەوچکی ماستاو نییە ئەو چەمچەی پێڵەن وابزام نه چەمچە نییە ئەو پێڵێن ئاسکوێ لە کوردیە ئاسکوێ دانیشم شیکەدام شام بەم لە ماڵە هەتا بەیانی پێم بڵێ ئاسکویەکەم بۆ بێننەوە جاباستی کەشتام شامم ئەمە ئازانن ئەمە ڕەنگە ئاسامێ بۆت ئەوە خەڵاتەکەی چییە ئەمە خەڵاتی نییە چی پێڵ مێخەکە ئێزان مێخەکە بەس حەتحەتۆکەی پێش بەرنامەکە سپرایزمان بۆ ئامادە کردووی بنجاوە سپرایزی تر جارە ناڵە باشە ئەی ئەمەی خۆچی پێڵێن ئێستا زۆربەی پیاوان ئەوەژە حەتحەتۆکەی پێڵ ئەوەژە حەتحەتۆکەی پێڵ بەخێر بە یاری جان سپاسانەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێکەین هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانی باشتر و باشتر کار بۆ پرۆگرامەکەت بکەی بەس من حەزەکەم لەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم بۆچی میدیا پێویستە بەرنامەی کەلتوری پێشکەشکات وڵا لە دنیاە پێوەرەکانی میدیای سە گۆڕانی بەسەر هاتوێنجە ناشمێت تۆزە زۆر بەجیتی قسە بکەم باش بەڵام بەو پێوەرەی کە ئێمە چەندین ساڵە لە ناو میدیا کارەکەین دیوە ئەکادیمیەکەی باس لەوە کاڵە ئەگەر هەر میدیایەک ویستی میدیایەکی سەرکەوتوو بێت یان ئەبێ خۆی یەکلاکاتەوە ببێتە میدیایەکی تایبەتمەند وەکو وەرزش وەکو گۆرانی وەکو دۆکمنتاری وەکو فیلم یا ئەوە تا کەناڵێکی گشتی بێ بەڵام لە ناو کەناڵە گشتەکەیە ئەگەر بە زمانی ئەو نەتەوەی بێ ئەبێ لە 160 بۆ 70 بەرنامەکانی ڕنگدانەوەی کللتور و
مێژووی ئەو وڵاتە بێ جا بۆچی میدیا گرنگە کە بەرنامەی کەلتوری هەبێ تۆ لە ڕێی میدیاوە شوناسی خۆت بە دنیا ناسین پەیامە کللتوری و کەلەپوریەکان لە ڕێی میدیاوە ئەنێریتە دەرەوە میدیا ئەبێتە بەشێک لەوەی کە گەشتیار ڕاکێشێ بۆ کوردستان ئێستا ئێمە ئەم کارستانە کە پیشانە دین لە نێو بەرنمەکەی ئەم شوێنە جوانانە کە پیشانە دەین پیانەڵین ئێمە خاوەنی هەزارەها پارچەی کەلەپوری و کللتوری و مێژوویشین چکە بیرمان نەچێ هەندێک لەم پارچانە ئەگەر 200 ساڵ بەسەر مێژووی دروستبوونیان تێپەڕێ ئەبنە پارچێکی مێژووی ترەبێ بیپارێزی خۆشبەختانە من بەهۆی ئەم بەرنامەیە لەم لە ڕۆژێکی نوێمێ ئاشکرای بکەم بەڕاستی زۆر دڵخۆشم لە کوردستان خەمخۆری کەلەپوری کوردیمان زۆرە سەدان مۆزەخانە لە کوردستان چووم لە کۆیە لە ڕانیە لە چەمچەماڵ لە کەرکووک لە هەڵەبجە لە کەلار تەبەن بۆم بەرنامە بۆ زۆر شوێن چووم یعنی ئەبینی کەسێک خەمخۆرێک ماڵەکەی کردوتە مۆزەخانە شوێنێکی کردوتە مۆزەخانە و کەرەستەی کۆ کردوتەوە بەرپرسیارێتی زۆر ئەمانە ئێستا ڕەنگە ئێمە بەو چاوە تەماشای نەکەین بڵین ضرورێت نییە بەڵام بۆ خۆی زۆر ضرورە ڕەنگە ئەم ڤیددیۆی ئێمە بمێنێتەوە ڕەنگە 100 ساڵی تر تێبگەین ئەوانە چیان کۆ کردوەوە چیان هەڵگرتووە بۆ کەی هەڵیان کردووە بۆ نەوەکانی ئێمە جان بەرنامەیەش بۆ خۆی ئەو پردەی دروست کردووە سەرکۆ لانە تەماشاکەن باو باپیرانی ئێمە لە ماڵی خۆیاندا ئەم کەرەسانیان بەکارێناوە تۆ دەمە کەوچکی ماستاوە نییە سیکە باپیرەم و داپیرەمان لە ماڵی خۆیان ئەم کەوچکیان بەکارێناوە بەمە ماستایان خوارد وایە ئێستا خۆ بەمە ماستاو ناخورێ بەداخەوە بۆتە بەس دەبەی پلاستیکی و چوزام کۆمەڵەتی ئەنجامەوانە کاتێک من ئەمە لە بەرنامە پیشان هەیە مەڵێم چی ئەزانێمە چی پێڵێن خۆمە زۆر ئاسانە ناوەکەی کوردیە یعنی بۆی کە ئێمە ژۆک و میدیا ڕۆڵمان هەبێت لەمانەوە و پاراستنی ئەو شوناسی کە دەمانوێت بمێنێتەوە نەوە لە دوایینەوە لە ماڵەوە باوک و دایک باپیرە و داپیرەمان ئەبن بە مامۆستایی مناڵەکانیان بیرکەرەوە ینی ماڵێک بەنمونە بهێنەرەوە باوک و دایکەکە دانیشتووە مناڵەکانی دانیشتون مناڵەکە نازانێمە چی سەرێکی کە پەیوەندیکی تەلەفۆنیەکە بۆم بەرنامەیە باوکەکە بێ بە مەمەسای کوڕمەوە پێڵەن فڵان ئەو پێڵەن ئاسکوێ یعنی بێ بە مامۆستا یادگاریەکیشی ئەجوڵێتەوە باوک و دایکمان یادیارە جوڵێتەوە سەیکە مناڵەکە فێر ئەبێ یەک چینی تری بەرنامە هەیە کە هەموو بەرنمەیەکە بێ ئامانجی بینەرە دیاری بکەیت پێڵەن تارگێت ئۆدیەنسی عادی بزانی بینەرەکەت چیە بینەری ئەم بەرنمەیە هەموو چینەکانی تە سێ چینە چینی ناوەڕاست خۆمانی ئەیزانین و نایزانین سەرکۆ ئەزانێمە پێڵەن کەوچی ماسا و ئەزان پێڵەن ئاسکوێ بەڵام لەم نەکات تەلەفۆن کەم وایە بۆی تاچیت کەمەوە کاتە ئەم بەرنامە ئەم سێ ئامانجەی لە خۆگشت ئەم سێ ئامانجی لە خۆگرتۆ بۆیە سوپاس بۆ خوا سوپاس بۆ بینەرەکانمان کە خۆشبەختانە بینەرێکی باشی هەیە و پەیوەندی زۆریش ئەکرێ بە بەرنامە دەست خۆش ئاری بمان تۆ جگەلەوەی کە هەوڵی ئەوای ئەو کەرەستە و بابەتانی کەوکو خۆت باسی لێوە کردباوە و باپیرانمان لە سەردەمانی زووە بەکاریان هێناوە ئێستا توێ ئاشنایکەیتەوە بنەوەی ئێستا لەگەڵ ئەوەشە کورسات کوردەواری وێزگەیەکە بۆ پاراستنی هوەری کوردیش بەڕاستی تۆ باسێکی ئەو بەشی کورسات کورداواریشمان بوو بکە لەسەر چ بنەمایەک تۆ هونەرمەندەکانە هێنیتە ناو پرۆگرامەوە تا چەند هەوڵی ئەوای تاوی ئەو بەرهەمانی کە پێشکەش بە بینەرەکان بکرێت تاو بەرهەمی کوردیانە بێ بەسپاسەوە بۆ هەموو هونەرمەندانی کە هێنە نێو بەرنمەکەەوە ئێمە پێش وەخت قسەیان لەگەڵاکەین دانیشتین لەگەڵانە کاکی جان بە ئەو بەرهەمانە بن کە بەرهەمی خۆمانن بەرهەمی کللتورین ئەو بەرهەمانن کە دەسا و دەست وتراونەتەوە ئەنی ئەمە کێشەمان نیە لەوەی کە هونەرمەندێک لەناو بەرنمەکە گۆرانیشی فۆلکلۆر ئاڵێتەوە چکە بەرنمەکە بۆ خۆی و ئاخوازێ کەشوهۆی بەرنمەکەەوە ئاخوازێ بۆیە من ویستم شتێکیش باسکەم ینی ڕێک ئەیبەستنەوە بە بەلایەنە هونەرێکەوە ئەگەر کەسێک 200 ساڵی تر بێوێک توێژینەوەیەک لەسەر ئەم کەرەستانە بکات لەسەر گۆرانی کللتوری کوردی یان فۆلکلۆری کوردی بکات ئێمە نەماوین بەڵام دڵنیا بە ئەو کەسە ڕەنگە ئەو کاتە گرنگی ئەمی بۆ دەرکەوێکە ئەبێت تەماشایان بەرنامێ بکاتەوە هەر بۆیە لە ڕێی کورساتیشەوە ئێمە ئەو پاکێجەمان خستۆتە ڕۆ هەموو بەرنمەکان ڕاستە پەیوەندی تەلەفۆنی تێدا ڕاستە کەرەسی تێدایە بەڵام داوای ئەومان کردووە کە لە نێو یوتوب بڵاو بێتەوە بۆی بمێنێتەوە ینی ئەم بابەتە بە پارێزایی بمێنێتەوە ئەگەر یەکی توێژینەوە لەسەر گۆرانیشی چوزانم کوردەواری بکە ئەچێتەوە بۆ ئەم بەرنامەیە ئەگەڕێتەوە بۆ ئەم بەرنامەیە لەبەرەوە هونەرمەندەکانیش کە هێنە بەرنامەکە زۆر دڵخۆشن هەست بە ئارامێکی زۆرەکەن جلوبەرجی کوردیان لەبەرایە و کەشەکە هەمووی کوردەواریە و هەموو کەرەستەکانی کە لە نێو بەرنامەکە یاخرێتە ڕوو کەشێکی زۆر تایبەت ئاری ئەوەی کە دڵخۆش مەکە یەکەم ڕۆژی ڕەمەزان
کە بەرنامەکە و پێشکەش کرد دانیشتبووین لەگەڵ خێزانی خۆمانە ینی ئەوەی دوی دڵخۆشی بوو هەن دوو خوشکم باسی ئەویان کردوتیان ئەم بەرنامەی ئاری زۆر جوانەتم بۆ تی لەبەرەوەی خانمی تیا بەشدارە بێ خانم تایە گۆرانیڵێ خانم تایە میوزیکەشانێ یعنی وای لێمە کردووە هەر پیاوانین بێن هەموو شتەکان بکەن بۆیە من دەستخۆشیت لە یەکەم یعنی بەڕاستی ئەوش بەشێکن لە کەلتوری ئەمە خانمانیش ئەرشیفێکی جوانیانەیە هەم لە ڕووی جلوبەرگ هەر لە ڕووی ئێکستوار ئەمانە هەمووی جارێکی تر بەکارێنیتەوە خانممان هەیە دەنگی خۆشە گۆرانیڵێ ئێمە دەستخۆشی لێک هیوادارین کە ئەمە پەرەی پێبێت و خانمانیشان بەشانی پیاوان لەناو پرۆگرامەکەتا بێ کامەرانی خولەسنەیش جاگەرمی کردەوە کەم شارە زۆر یادگاری هەیە لەسەر ئەحمەد شەماڵەوە ڕاستی ئەم شەو بابزانین سپایزە چیە بۆ بینەران کێدلایە جا پێشەوەی باسی سپایزەکەم دەست خۆشتەرگۆ پۆینتێکی باس کرد شتێکی برخستمەوە دایمە لە بەرنامەکان ئاڵێم لەگەڵ کێ تەماشای ئێماکی زۆر زۆر دڵخۆشین کە خێزان بە خێزانی دانیشتون جا من زۆر جاڵم شێلمەکە کوڵاوە یان چەرەستان داناوە چکە ئێتر مانگی ڕەمەزانە خەڵک بەڕاستی تەماشای تەلەڤیزۆنەکە دڵخۆشین کە کورسات ئەم هەموو بەرنامە جوانی هەیە لە کاتژمێر نۆی بەیانیەوە بەرنامە لە دوای بەرنامە و خۆتان ڕیزێک بەرنامەتان لێ باس کرد ئەم ساڵ ینی ئەوەی کە ئەو فیدباکی کە وەرمان گرتووە لە دەرەوە خەڵک کۆنتترۆلی تەلەڤیزۆنەکەی ناگۆڕێ لەبەرەوەی ئەو هەناسەیەمان داوە بە بینەر کە بتوانێت بەرنامە لە دوای بەرنامە لەگەڵمان بێ ینی تۆ تەماشاکە هەر بەرنامەکەی من نییە بەرنامەکەی ئێوە بە هەمان شێوە هەموو بەرنامەکانە بێ لە خزمەت بینەرا بن و هەر ڕاستەوخۆ دوایەوەی کە ڕۆژۆشکێنی تۆ بەرنامەی چێبینی هەڵوێستەبینی لە دوایەوە چەند مناجاتی ومە ڕاستەخۆی تەنێو بەرنامەکەی منەوە کە کورسات کوردەواریە و تۆ خەڵات ئەبیتەوە چەند ساڵ بیریشمان لەوە کردەوە کە چەند سپۆنسەرێک بینی نێو بەرنامەکەەوە کە لە بریەوەی کێمە پارە ببەخشینەوە کەرەستەی خواردن ببەخشینەوە و دڵنیاتان ناکەمەوە دەیان سپۆنسەری جۆرا زۆر هەبووە ویستۆتی بێتە بەرنامەکەەوە بەڵام لە بەرەوەی بەرهەمەکانی شایستە بە بینەکانمان نەبووە و کوردەواری نەبوون ڕەسەنایەتیان پێوە نەبووە و سروشتی نەبوون نەمانێشتوە لەگەڵ چەند سپۆنسەرێکا ڕێکەوتوینەوە خۆتان لە بەرنامەکە توانن بیبینن ئەم جارە خەڵاتەکانمان بەرهەمیشی تێ ڕاست پارەشی تیا بەڵام بەرهەمیشی تێ پرسیارەکەتم ئەوەی کەوتت هەر فێری شتی نەبێت لەماڵی شەوە مەتیفەکەیمانێ خۆم کرد کە سەیلانە بکرد نازە زۆر جدی بیکەوتەوە جدیات خۆی دەستخۆشی لەکەی بەرنامەکە زۆر بەرنامەیەکی کەلتوریە بەڵام لە ئاخریش نەمانبینی ئاوابی لە تەلەڤیزۆن ناوانیت لێرە زۆر جدی لەگەڵ ئەمە کورسێکە ڕێکی کردەوە بەخوا ئەوە هینەیە ئەو مایکە لە پشتمە ئاوا هەر بەجدی پرسیارەکەم نەبیر نەما توانم بینم کردەوە من لایەنە هونێریەکە ئەوەش خەڵاتی لەسەرەکەەوە وەڵامی ئەویایەوە ئەوەش خەڵاتی لەسەرەکە بیریکەوتەوە ئەگەر بیرەکەەوە خەڵات لە قوپۆپی بەرنامەکە بۆنەی تایە لەبەرەوە حەزەکەم هەمووی باسکەم ڕاستانی بۆن یاری هەڵماقۆ هەیە کەیسە یاریکی جیهانیە لێزانی خۆ ئاڕەوەڵە زۆر باش یعنی بتوانم ئەمەیکە ئاوا هەڵی و نازم پێڵەن چی بەڵام باشم دێ خراپ نیمە لە ڕێکلامەکەشا خۆشتان بینیتان خۆی لە یەکەوە خۆشە تا سێ لە چوارەوە قۆناخی بەڵام من بە ئاسانن ینی با لێرە بە داوا لە بینەرانمان کەن ئەم شەو بێنە ئێرە پرسیارەکەتم بیرکەوتەوە ئەم شەو هونەرمەند علیارەمان لەلایە وەکو سپرایزێک بۆ بینەرەکانمان هونەرمەند علیارە هونەرمەندێکی دێرینی شاری سلێمانە لێرە ڕێزوڵاو خۆشەویستیم بۆ هەیە ئەم شەو کۆمەڵێک بەرهەمی زۆر ناوازی ئامادە کردووە پێشکەشێکە و لەگەڵەوە شایاری هەڵماقۆن و ڕۆکی کوردەواریمان هەڵماقۆ ئەزانام تۆ تێ بڵێن هەڵماقۆن هەڵماقۆ وە هەستەکەن کە لە ئاخیرە ئەڵەم نێ نێکە لە قۆڕێکمایە هەڵماقۆیە یارەکە زۆر زۆر ئاسانە ئێوە توانن بێنە خەجەخانمی دوو لە دانیاستیە ئەو کەسێک کە دێتە ئەوێ توانێت بەشداری یاریەکە بکەواتە حەوت ئەتوانن لەیە بن کێ پێی خۆش بۆ یاریە بکە خەڵاتی شەبات لەگە پرۆگرامەکەی تۆ خەڵکی شات و چۆکە لەوێ بەڵە خەڵکێت باشە ئاری شتێکی تر گلەیەکی هاوڵاتیان هەیە با بە توی بگەێنم هەمیشە گلەی یەکەن ئەڵێ ئێمە ناتوانین پەیوەندیەکان وەرگین ناتوانین پەیوەندی بۆ پرۆگرامەوە بکەین ڕەنگە زانیاریمان هەبێت لەسەر کەرەستە کوردەوارەکان بمانەوێت خەڵات بێنەوە بەڵام وەرناگیرێت چی بکەنەوە هاوڵاتیانە ئەو ڕۆژە لە بازار هەر خۆتم لەگەڵا بووی خاتونێ
گرتینی وتی زیاد لە 600 جار پەیوەندیم کردەوە بۆ وەرناگیرێ هیچیە وەرناگیرێ سەبەبی چییە ئەم پرسیارەمان زۆر لێ ئەوە نهێنی ئەوەیە کە بەرنامەکە لۆدێکی زۆری لەسەرە دوو ژمارە تەلەفۆنە ماشەڵڵا من چاوی هەموو بینەرەکانم ماچەکەم کە بە هەڵمەتن بۆی کە بەردەوام بن و ئەزانم شتەکان ئەزانم زۆر کەس بەخوا لە ماڵەوەڵێ بابە ئەو شتانی کە ئەمەی خاتەڕۆ لەبەری شتەکانمان ئاسانن بەس پەیوەندی کە خەڵاتە باتەوە یعنی کەم کەسێ خەڵات نەباتەوە لە بەرنامەکەیە ئەو لۆدە زۆرە و ئاکات کە ئەم حاڵەتە دروست بێ کە کەسێک هەر تەلەفۆنەکە وەرناگیرێ جا باشتێکی خۆشیشتان بۆ بژێڕمەوە لە گوندی کەلتوری کورسات بینەوە کاتە ستۆدیۆکەمان لێ دەبوو ڕۆژێک ستۆدیۆکەمان چاکە کرد سعات چوار برادرانی هێڵگۆڕشی و بەدالە تەلەفۆنەکەیان کردو خەڵک تەلەفۆنێک کرد بەرنامەکە سعات نەبوو چواری عەسر تەلەفۆنی کرد ئەی بە قوربانم دایمە خەنەوە فریم پێ با تا نۆ لەسەر هێڵ بڵ چکە بۆ مەرناگیرێتەوە یعنی ئەمانە زۆرن ئەمن و منانە زۆرن برادرانی هێڵگۆڕشی و شایەتیان بۆ دەن کە یەک کاتژمێر پێش بەرنامەکە ئەو هێڵانە ئەکەنەوە بە سەدان تەلەفۆنیێت تۆ لەم کاتەشە کەیەکێک لەسەر هێڵ ئەمێنێتەوە ڕەنگە چەند خولێکێک بمێنێتەوە تۆ هەر تەلەفۆنگەڵە پەیوەندی تری لەگەڵا ئەو لۆدە هەیە و من هیوادارم زیاتر بێ بەڵام هیوادارم هەموو کەسێک چانسیەوەی بتوانێت بەشداری بەرنامە کارەسانی لە مای ڕەمەزانە کارەسانی بۆ ئەو کەساناکی کە پەیوەندی تەلەفۆنیەکەن زۆر دەست قورس مەگرا لە چاو ڕۆژەکانی قورسە لە چاو ڕۆژەکانی ترا بێت تۆزە کاوکاری خەڵک زیاتر ئەگەر من یاریی کڵاوێن لێرە دابنێ دوو کڵاو دابنێم سوورێک و ڕەشێک گوڵەکە بخەمە نێو سوورەکەەوە هەڵم سەرکەوە خەڵاتێکی $50 تێمێ 75 تێمێ لە کامێنە تۆ ڕەشەکە هەڵبیتەوە من هەرە بە خەڵاتە بە من بۆی گرین لە کڵاوێن تۆ یەکسەر هایتە سەر کڵاوێن کەرەسە کوردوارێکە ئەمە بڵێم ئەمە چییە؟ سێ هەڵبژاردە بە هاوڵات ئەوە کەم بە پێشنیارتان بەسەر چاو هەوڵە دەم لەمەشەوە بینەران من بە بکەن من ئاسانکاریە خەم کاتەکەمان بەرەو کۆتاڕە پێمان خۆشوتە لە کۆتای بیرم خانەوە ئەم تورەکەی چیکەیتیایە ئەم تورەکەی زۆر هەکبەکەم پڕە هەکبەکە و پڕ بەڵام یەکشتی تر هێنمە دەرەوە بۆی کە بینەرانمان ئەمە چی پێڵە نایزانە وانە هەر تورەکەیەوە من ئەمە بەجێڵم بۆ بینەرانمان لە ڕۆژێکی نوێ توان دواتر ئەمە لە سوشال میدیادا بنێنەر کەسە وەڵام ڕاستەکەی زانی 75,000 خەڵاتەکەیەتی ئەتا ئەمە لە ڕۆژێکی نوێ پێدانەڵم خەڵاتی کورسات کوردەواری و خەڵاتی بەرنامەی ڕۆژێکی نوێ پێم بڵێن ئەمە چی پێڵە زۆر ئاسانە کۆنتڕۆڵە گەرەزان پێمان بڵێن با خەڵاتەکە بۆ خۆمان بەرینەوە ئەتوانم بەشە دابنێت هاوڕێنم نەخێر هاوڕێنم ئەمە دابنێن دواتر لە سوشال میدیا قەیناکە خەڵاتێکی 75,000 سوشال میدیا دانی لە بەرنامەی ڕۆژێکی نوێەوە هەر کەسێک زانی هەر بە خۆشتان ئەڵەمەتوان ڕۆژێکی تر سبەینێ یان دوو سبەی لە بەرنامەکە ئاشکراشی بکەن پێتان ناڵەوێستا بە کۆمنت بڕۆ دەست خۆش بە ئاریجان زۆر سپاس بۆ تۆ هیوای سەرکەوتنی بۆ خوازین هیوای چاوەڕی باشتر و باشترە لەکەین هیوادارین کە بەرنامەکە زیاتر بچێتە قوڵایی ئەو بەشە کەلتوری کە ئێمە هەمانە وە هەمومان تاچێکمان پێیوەستین وەکو خۆشی وتی کە ئێمە نەوەی نوێشمان هەیە کا بێ ئاشنابێ بەم کەلتورە هەر بەردەوامی و هەبێ و پشتوانی بەرهەمی گۆرانی جوانی هونەرمەندەکانیشمان پێش بن کۆمەڵە هونەرمەندی زۆر تایبەتمان ئامادە خۆش بە ئاری سپاس بۆ ئامادەبوون خۆشەویستان